ئەرە بەخوا قەسەم شاسوار عەبدولواحید دەتوانێت کوردستان هەمووی بەڕێوە. ئەرە بەخوا قەسەم عەلی حەمە ساڵح لەم گەنجی ئەم جیلەیەوە توانێت هەمووی بەڕێوە. ئەرە وەڵا ئەوانەی گۆڕان گەنجەکانیان هەموو توان ساغ و سەلامەت و باشیش بیبن بەڕێوە. ئەمە ئیسلامیەکان ئاشت و بیرلا هەمویان نەتوانن بیبن بەڕێوە بە پیر و گەنجیانەوە بە شەرتێ سوڵتە بکەوێتە بەردەستی. گومانی باشمان بە هەمویانێت توخوا عەلی حەمە ساڵح باشترێ با بەڕێوە سەعدی ئەحمەد پیرە یان نێچیروانی نەخوێنەوە توخوایان کەریم سنجاری یان شێخ جعفەر بەمانە پۆخڵەواتی ئەم ئومەتەن ئەم پۆخڵەواتانە بۆ کوێی ئیدارە ئەشێن. یعنی ئمە 28 ساڵە سەلمانیان کە ئەوانە بەشەریەتیان لە تیان نەماوە، نە دینیان هەیە، نە دیموکراسیان هەیە، نە مافی ئینسان ئەزانن، نە ئیدارەی دەوڵەت ئەزانن، ئاڕاستەی کۆمەڵگە ئەزانن، نە ئەخلاقی عەشایری بابوو باپیریان پێماوە، هەمویان تۆویان بڕێ. هەرە وەڵا برام جیلە هەمویان نەتوانن بیبن بەڕێ. جیلی ئەلکترۆنی بۆ ناتوانێت بیبا بەڕێ. باشە قەزافی عمری 28 ساڵ بووەتە سەر حکوم. باش ئەوانە کە خۆیان ڕەشەح کردووە لە ئۆکرانیا ئێستا کابرا دەرچووە هاتۆتە سەر حکوم. باش خۆ هەر مەمەسیلێ بوو. ڕئیسی ئەندۆنیسیا برە 240 ملیۆنی لەبەردەستایە، خۆ پێشتر سیاسی نەبوو. ئەی بۆ توانێ بیبا بەڕێوە. خۆ تۆ کە بی بەڕێوە کابراایەک یەک نەفەرەکە نایبا بەڕێوە. ئەوانی کەش لەگەڵیانە مستافێکی بۆ دروستەکە ستافەکەی با بەڕێوە. یان ئێستا گەر هەر کەسێک لەوانەی گۆڕانیا ئەوانەی لای یا شاسوار عەبدولواحید خۆی ببێ بە ڕئیسی ئیقلیمی کوردستان، کاکە خۆ ناڕوان لە بازاڕەوەیە چێ بێنە تەعینیکە، هەموو خەبیر دانێ، بەڵام بە تەسکەی حیزبدایان نانێ. ئەو کاتەڵە کاکە ئەمە خەبیرە، ئەمە 25 ساڵە لە قەزاوەت ئیشەکە، کابراایکی سەر نەبەسەر بە پارتیە نەسەر بەیەکێتێتەوە ئەمە دێنێ داێن لەبەرەوە شتێکی سروشتیە کە ئەتوانن ئەم جیلە بەڕاستی بەڵێ. ئەرە وەڵا برا من گومانی باشم بە هەمویان هەیە ئەشتوانن. ئەرە وەڵا چاکیش ئەتوانن برا بەخوا پیاوی وا چاکی تایە بەڕێزی وای تایە سە مهندیسە و حافظ قورئان، ئەو پەڕی ئەدەب، ئەو پەڕی ئیلتیزام، ئەنجا سنووری خۆی ئەزانە کە سنووری ئەویتر دەست پێک عەلاقەی بەسەر ئەفکارەوە نیە. ئەمە لەوەیە کە پێڵن تەکنۆقرات. باش ئەمە بکەی بە وەزیری کارەبا. برا وەزیری کارەباکەی یەکگرت و خۆچی ئیشکالێک لە ئیدارەیە هەبوو کە هیچ سەلاحەتی نەبوو پاریان بۆ سەرف نەکرد، ئیستقالە داوازیان. یعنی شێکی باشیشی کردم کە نمونەیەکی عەلە لەقەل تەقدیم کرد کاکە کە من ناتوانم لەبەر مافیاکان ئەوە برا من ئەو مەسئولیەتی دنیا و قیامەتە هەڵناگرم. وایە 20 وەزیر عەلە لەقەل ئیستقالە بدەن یا 20 ئەندام پەرلەمان کە قسەیان ناڕ.